سکرتێری پەرلەمانی کوردستان ڕایگەیاند دروستکردنی لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت کات بە فیڕۆدانە و دەڵێت کاراکردنەوەی پەرلەمان 5 خولەکی دەبێت. سەرۆکایەتی کۆماری عێراق بێسەروشێنبوونی 3 پاسەوانی سەرۆک کۆماری پشتڕاست کردەوە و دەڵێت بە دوواداچوونی بۆ دەکەن. سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاند دەیانەوێت ئەم ساڵ کۆتا ساڵی داعش بێت لە عێراق و هەموو ناوچەکان کۆنتڕۆڵ بکەنەوە. سعودی ڕایگەیاند تا بەشار ئەسەد لە دەسەڵاتدا بمێنێتەوە داعش لە ناو ناچێت و ئەسەدیش دەڵێت سوورن لەسەر کۆنتڕۆڵکردنەوەی بست بە بستی خاکی سووریا. This is NRT News. جارێکی تر سڵاوتان لەبێت. سکرتێری پەرلەمانی کوردستان ڕایگەیاند دروستکردنی لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت کات بە فیڕۆدانە و دەڵێت پەرلەمان بە بڕیارێکی حەزبی تاکلایانە پەکخراوە و کاراکردنەوەشی 5 خولەکی دەوێت. فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستان لە پەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی چاکسازی لەسەر گیرفان و قوتی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ناکرێت و ئەوەش کە کراوە جارێکی دیکە چەوسانەوەی خەڵکی کوردستانە. ئاماژەی بۆشدا چاکسازی ڕاستەقینە چاکسازیە لە پرسە گەورەکانی تایبەت بە گرێبەستەنەوتیەکان و داهاتی نەوت و شەفافیەتە لەو دۆسەیانەدا. ڕاشی گەیاندووە لە ڕابردوودا و لە ئێستاشدا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەشێک بوون لە چارەسەر و ئیرادەی یاسایی لە هەرێمی کوردستان نەک قەیران و کێشە. بارزانی و عەبادی لە پەراوێزی کۆنگرەی ئاسایشی میونخ لە ئەڵمانیا کۆبوونەوە و چۆنێتی چارەسەرکردنی قەیرانی دارایی و شەڕی داعشیان تاوتوێ کرد. نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند لە کۆبوونەوەکەدا عەبادی و بارزانی گفتوگۆیان لەسەر هەماهەنگیەکانی نێوانیان کردووە بۆ شەڕی داعش و هەنگاوەکانی کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانەیان تاوتوێ کردووە کە داعش کۆنتڕۆڵی کردوون بە تایبەتی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ. نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق ڕاشی گەیاند عەبادی و بارزانی گفتوگۆیان لەسەر هاوکاریەکانی نێوانیان کردووە بۆ تێپەڕاندنی قەیرانی دارایی و هەروەها هەردوولات چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانی نێوان حکوومەتی ناوەند و هەرێمی کوردستان و بەردەوامی کۆبوونەوەکانیان تاوتوێ کردووە. ئەوکات حەیدەر عەبادی ڕایگەیاند حکوومەتی عێراق لە چاکسازی و ڕۆشنە ئابوووریەکاندا بەرژەوەندی گشتی لە بەرچاو دەگرێت و دەیانەوێت عێراق لەو قەیرانانەی تێیدایە دەرباز بکات. بە مەبەستی بەشداریکردن لە کۆنفرانسی ئاسایشی میونخ لە ئێستادا بارزانی بە سیفەتی سەرۆکی هەرێمی کوردستان بە سەردانێک لە ئەڵمانیایە. ئەوە لە کاتێکدایە لە ناوخۆی هەرێمی کوردستان لە دوای 19 ئابی ساڵی ڕابردووەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتیەکەی دروست بووە. بەڵام لەسەر ئاستی نێودەوڵەتی بارزانی وەک سەرۆکی هەرێمی کوردستان مامەڵەی لەگەڵدا دەکرێت. سەرڕای کێشە و ململانە نێوخۆیەکان لەسەر پۆستی سەرۆکایەتی هەرێم و ڕەتکردنەوەی مامەڵەکردن لەگەڵ بارزانی وەک سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن پارتە سەرێکیە سیاسیەکانی هەرێمەوە، بەڵام لەسەر ئاستی نێودەوڵەتی بارزانی وەک سەرۆکی هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵدا دەکرێت و کێشە نێوخۆیەکان کاریگەریان لەسەر پێگەی بارزانی نەبووە لە دەرەوە. من بۆ ئەوەم نەبوو پێم بڵێن سەرۆکی هەرێم یا من ببمە حاکمی کوردستان. سەرباری ئەمەش لە ماوەی 4 مانگی ڕابردوودا بارزانی وەک سەرۆکی هەرێم پێشوازی لە ژمارەیەک لە وەزیرانی دەرەوە و بەرگری وڵاتانی ئەوروپی و ئەمریکی و چەندین شاندی باڵای تر کردووە کە سەردانی هەرێمی کوردستانیان کردو و خۆشی وەک سەرۆکی هەرێم سەردانی وڵاتانی کەنداوی کرد. سەرۆکایەتی هەرێم لە پێگەی فەرمی بڵاوی کردوێتەوە کە ڕۆژی پێنجشەمە 11 شوباتی 2016 مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە مەبەستی بەشداریکردن لە کۆنفرانسی ئاسایشی میونخی 2016 لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بەرەو وڵاتی ئەڵمانیا بەڕێکەوت. بەپێی ڕاگەندراوەکەی سەرۆکایەتی هەرێم لە چوارچێوەی کۆنفرانسەکەدا بارزانی بەشداری پانەڵێکی تایبەت دەبێت لەبارەی بارودۆخی سیاسی و ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەڕەشەی تیرۆر و سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و هەروەها بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان. ماڵپەڕەکە ئاماژەی بۆشداوە کە بڕیارە لە پەراوێزی کۆنفرانسەکەدا بارزانی دیدار و چاوپێکەوتنی لەگەڵ ژمارەیەک لە بەرپرسانی وڵاتان و
کەسایەتیە ناوچەی و نێودەوڵەتیەکاندا هەبێت. بەڕای بەشێک لە چاودێران بەشداریکردنی بارزانی بە سیفەتی سەرۆکی هەرێم لە کۆنفرانسی ئاسایشی میونخدا کە بەشێکی زۆر لە گەورە بەرپرسان و سیاسەتمەدارانی وڵاتانی جیهان بەشداری تێدا دەکەن ئەوە دەگەێنێت کە کاریگەریەکانی ململانە سیاسیەکانی ناوخۆ کاریگەری لەسەر پەیوەندیەکانی دەرەوەی هەرێم نابێت. ئەو چاودێرانە ئاماژە بۆ ئەوەش دەکەن هۆکاری ئەوەی وڵاتانی دەرەوە وەک سەرۆکی هەرێم مامەڵە لەگەڵ بارزانی دەکەن و گوێ بە کێشە ناوخۆیەکان نادەن بۆ چەند خاڵێک دەگەڕێتەوە. یەکەم، هەرێمی کوردستان ئێستا لە شەڕدایە لەگەڵ چەکدارانی داعشدا و لە دەرەوەی وڵاتیش بارزانی وەک سەرکردەی پێشمەرگە ناسراوە، بۆیە وڵاتانی هاوپەیمانان بەلایەنەوە گرنگە پاڵپشتی بارزانی بکەن لە شەڕی داعشدا. دووەم، خودی کەسایەتی بارزانی یەکێکی ترە لە هۆکارەکان لەبەر ئەوەی لە دوای ساڵی 1991ەوە بارزانی یەکێک بۆ لە دیارترین کەسایەتی سیاسیەکانی هەرێم لە پاڵ تاڵەبانیدا، بۆیە بەشێکی مامەڵەکردن لەگەڵ ناوبراو بۆ ناسراوێتەکەی دەگەڕێتەوە لەسەر ئاسی نێودەوڵەتی. سێم، هەرچەندە بەپێی یاسا وادەی سەرۆکایەتی بارزانی تەواو بووە، بەڵام بەپێی یاساکانی هەرێم تا ئێستا جێگرەوەیەک بۆ بارزانی داننراوە. هەر بۆیە تا پارتە سیاسەکان لەسەر جێگرەوەی بارزانی ڕێک دەکەون یان وا دەکەی بۆ درێژ دەکەنەوە، ئەوە وڵاتانی دەرەوە وەک سەرۆکی هەرێم مامەڵە لەگەڵ بارزانیدا دەکەن. سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیان دەیانەوێت ئەم ساڵ دو ساڵ بێت بۆ داعش لە وڵاتەکەیاندا و کۆتایی پێبهێنن. حەیدەر عەبادی لە کۆنگرەی ئاسایشی میونخ ڕایگەیان داعش لە ناو عێراقدا پێگەی خۆی لەدەستداوە و توانای هێرشکردنیان نەماوە. ئاماژەی بۆشدا زۆربەی چەکدارانی داعش لە وڵاتانی کەنداوە هاتوون و تا ئێستاش لە تورکیا وڵاتانی دەوروبەری عێراقەوە ڕێگری لە هاتنی چەکدارانی داعش نەگیرەوە. عەبادی ئاماژەی بۆشدا هێزەکانیان بەشێکی زۆری پارێزگای ئەنباریان کۆنتڕۆڵ کردوتەوە و دوای کۆنتڕۆڵکردنەوەی ڕۆمادی ناوەندی ئەو پارێزگایەش چەکدارانی داعش سەدان ئۆتۆمبیلی بۆمڕێژکراویان بەکارهێناوە. سەرۆکوەزیرانی عێراق وتیشی شەڕی داعش سەختە چونکە داعش ڕێکخراوێکی تیرۆریستی نێودەوڵەتیە و ئایدۆلۆژیایەکی توندوتیژیان هەیە. ئەوەش لە کاتێکدایە دوای کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕۆمادی عەبادی ڕایگەیاندبوو لە ماوەیەکی نزیکدا شاری مووسڵ کۆنتڕۆڵ دەکەنەوە کە نزیکەی 2 ساڵە داعش کۆنتڕۆڵی کردووە. لە ئێستادا ئێمە ڕوبەڕووی چەند بەرەنگارێکی گەورە بووینێتەوە لە عێراق. لەسەر زەوی ئێمە سەرکەوتوو بووین لە شەڕی دژی داعشدا. ئەو ناوچانەی کە ڕزگارمان کردوێتەوە زیاترن لە نیوەی ئەو ناوچانەی کە داعش پێشتر داگیری کردبوون. لە ئێستادا هەموو پارێزگاکانی عێراق جگە لە بەشێکی نینەوە و ئەنبار ڕزگار کراونەتەوە. ئێمە دەمانوێت ئەم ساڵ کۆتا ساڵی داعش بێ لە عێراق. 52هەمین کۆنفرانسی ئاسایشی میونخ دەستی بەکارەکانی کرد و بڕیارە 3 ڕۆژ بخایەنێت کە تێیدا تاوتوی سیاسەتی ئاشتی و ئاسایش لە جیهان و شەڕی سووریا و قەیرانی کۆچبەران و ڕێخستنی ئاسایشی ئەوروپا دەکرێت و بابەتی سەرەکی کۆنفرانسەکەش شەڕی سووریا و بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. شەڕ و پێکدانەکان لە ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەردەوامە و لە بەرامبەریشدا کۆبوونەوە و کۆنفرانسان نێودەوڵەتەکانیش بۆ دۆزینەوەی ڕێگە چارێک بۆ هێوکردنەوەی دۆخی و ناوچانە بەردەوامن. لەو چوارچێوێژدا کۆنفرانسی ئاسایشی میونخ دەستی بەکارەکانی کرد و بڕیارە 3 ڕۆژ بخایەنێ کە تێدا تاوتوی سیاسەتی ئاشتی و ئاسایش لە جیهان و شەڕی سووریا و قەیرانی کۆچبەران و ڕێخستنی ئاسایشی ئەوروپا دەکرێت و بابەتی سەرەکی کۆنفرانسەکەش شەڕی سووریا و ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بڕیارە لە کۆنفرانسەکەدا داوای دابینکردنی چەک و تەقەمەنی بکرێت بۆ هێزە عێراقیەکان. جگە لە پرسا سیاسیەکان گۆڕانکاریەکانی پەیوەست بە ژینگە و تەکنۆلۆژیا یەکێکی دیکەن لەو بابەتانی لە کۆنفرانسەکەدا گفتوگۆیان لەبارەوە دەکرێت. 550 سیاسەمەداری باڵای جیهان و 30 کەسایەتی و سەرۆکی وڵاتان و 700 میدیاکە لە کۆنفرانسەکەدا بەشدارن و هەرێکە لە مەسعود بارزانی کە لە نۆزەی ئابۆ بۆچوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتەکەی دروست بووە لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقدا بەشدارن لە کۆنفرانسەکەدا و بڕیاریشە لە ڕۆژی سێمی کۆنفرانسەکەدا بارزانی و تارێک پێشخش بکات. جگە لە سەرکردە و وەزیرەکانی دەرەوە و بەرگری وڵاتان، کۆمپانیا و بازرگانە نێودەوڵەتەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و زانستکاران بەشداری لە کۆنفرانسی میونخدا دەکەن. لە راپۆرتی کۆنفرانسی میونخدا ئاماژە بۆ کراوە چاوەڕوان دەکرێت لە ساڵی 2016دا گۆڕانکاری بەرچاو لە پرسە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووبدات. ئاماژە بۆەوەش کراوە بەهۆی شەڕ و پێکدانەکانی چەند ساڵی ڕابردووەوە تا ئێستا نیوەی دانیشتوانی سووریا ماڵ و شوێنی خۆیان بەجێهێشتووە. بەشێکی دیکەی راپۆرتەکە تەرخان کرا بۆ کار و چالەکە سەربازیەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش و باز لەوە کراوە کە هاوپەیمانی نێودەوڵەتی لە ماوەی 510 ڕۆژدا
9,000 هێرشی ئاسمانی کردوتە سەر چەکدارانی داعش لە عێراق و سووریادا و لە 175 هێرشەکانیش لە خاکی عێراقدا ئەنجام دراون. لە لایەکی دیکەوە ئاماژە بۆ درراوە کە بەشی زۆری ئەو هێرشە ئاسمانیانی رووسیا لە سووریا ئەنجامی داون بۆ سەر هێزە ئۆپۆزیسیۆنەکان بووە نەک چەکدارانی داعش. لە ڕابردوودا کۆنفرانسی ئاسایشی میونخ 51 دانیشتنی لە ئاستی جیهاندا ئەنجام داوە و کۆنفرانسەکە زیاتر بۆ ڕاگۆڕینەوە و ڕاوێژی سیاسی و ئەنجامدانی دانیشتنی سیاسی بۆ لە نێوان وڵاتان و ناوەندە سیاسیەکاندا و هیچ بڕیارێکی تێدا دەرناکرێت. دامەزرێنەری کۆنفرانسەکە هاینریش ڤۆن کلایستە و لە سەرەتادا با کۆنفرانسی ئاسایشی نەدەوڵەتی دەرناسرا و یەکەمین کۆنفرانسیش لە ساڵی 1963دا بەڕێوە چوو. بەرهەم ساڵح NRT. هەر لە میونخدا دەمێنینەوە وەزیری دەرەوەی سعودی ڕایگەیاند هەوڵەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ لەناوبردننی داعش سەرکەوتون نابێت ئەگەر بەشار ئەسەد لە دەسەڵاتدا بمێنێتەوە. عادل جوبێر وەزیری دەرەوەی سعودیا لە وتارێکدا لە کۆنگرەی ئاسایشی میونخ ڕایگەیاند بەشار ئەسەد بەشدار بووە لە دروستبوونی داعش و بەبێ گۆڕانکاریش لە سووریادا ناتوانرێت داعش تێک بشکێنرێت. ئاماژەی بۆشدا داعش ڕێکخراوێکی تیرۆریستیە و نوێنەرایەتی هیچ ئاینێک ناکات و لە نەخۆشی فکریدا دەژی. سەبارەت بە دۆخی عراقیش وەزیری دەرەوەی سعودی ڕایگەیاند سەرکەوتن بەسەر داعشدا بەو چاکسازیانە ناکرێت کە حکوومەتی عراق لە ساڵی 2015دا دەری کردوون. جوبێر وتیشی گەڕانەوەی سونەکان بۆ ناو سیاست لەسەر بنەمای هاوسەنگی لە نێوان پێگاتەکانی عراقدا گەرنتی شکست پێهێنانی داعشە لە عراقدا. سەرۆکۆماری سووریا ڕایگەیاند ئامانجی کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی خاکی سووریایە و شەڕی حەلەبیش بۆ بڕینی ڕێگای ئەو شارەیە بە سنوورەکانی تورکیاوە. بەشار ئەسەد سەرۆکی کۆماری سووریا لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ئاژانسی هەواڵی فرانس پرێس ڕایگەیاند ئامانج لە شەڕی حەلەب دابڕینی ڕێگای حەلەبە لە سنوورەکانی تورکیا نەک کۆنتڕۆڵکردنی حەلەب چونکە ڕێگای هاتنە ناوەوەی چەکدارانە بۆ ناو خاکی سووریادا. ئەسەد ڕاشی گەیاند دانوستانەکانی ژنێف و لە ناوبردننی تیرۆر دوو ئاراستەی لە یەک جیاوازن و واز لە هیچ بستە خاکێکی سووریاش ناهێنن و بەردەوام هەوڵی کۆنتڕۆڵکردنەوەی دەدەن. هاوکات بەشار ئەسەد راپۆرتەکانی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانی ڕەت کردەوە لەسەر تۆمەتبارکردنی ئەسەد بە ئەنجامدانی تاوانی جەنگ لە سەرەتای سەرهەڵدانی شەڕی سووریا لە ساڵی 2011ەوە. سوپای سووریا لە سەرەتای ئەم مانگەوە بە پاڵپشتی فڕۆکە جەنگەکانی رووسیا هێرشی بۆ سەر ناوچەکانی دەروبەری حەلەب دەست پێ کردووە و چەندین ناوچەشی کۆنتڕۆڵ کردوتەوە. بۆ زانیاری زیاتر لەبارەی بەردەوامی هەڵبژاردنە ناوخۆیەکان لە ئەمریکا هونەر ئەنوەر پەیامنێرمان لە واشنگتنەوە لەگەڵمان دەبێت. هونەر پانێڵێک هەبووە سەبارەت بە هەڵبژاردنە ناوخۆیەکان زانیاری زیاتر لای تۆیە فەرموو. سڵاتان لەبێ دوێنە شو کاتژمێرنەوە بە کاتی ویلایەتی ویسکانسن شەشەمین دیبیتی پارتی دیموکراتەکان لە نێوان هەردوو پاڵێوراوی دیموکرات هیلاری کلینتن و بێرنی ساندەرس بەڕێوە چوو. هەرچەندە ئەم دیبیتە لە ویلایەتی ویسکانسن بەڕێوە ڕۆی بەڵام ئاراستەی قسەکان زیاتر بەرەو خەڵکی ویلایەتی کارۆلاینای باشوور بوو کە بڕیار وایە لە 20 ئەم مانگە هەڵبژاردننی ناوخۆیی هەم کۆماریەکان هەم دیموکراتەکانی تیا بکرێت. لەبەر نزیشی کاتی هەڵبژاردن و هەروەها پەیوەندی بە هەڵبژاردنەکانی پێشووتر لە هەردوو ویلایەتی ئایاوا و هەروەها نیوهامشەر ئەم دوو پاڵەوراوی دیموکراتەکان ڕخنەکانیان تونتر کردووە بە ئاراستی یەکتردا بە شێوەیە کە هیلاری کلینتن لەبەر ئەوەی کە لە ویلایەتی دووەم لە ویلایەتی نیوهامشەر نەیتوانیوە سەرکەوتن بەدەستبێنێت بە جۆرێک لە جۆرەکان دەیەوێت تۆڵەی خۆی لە بێرنی ساندەرس لە ویلایەتی کارۆلاینای باشوور بکاتەوە لەبەر ئەوەی تا ڕادەیەک ئەم ویلایەتە ویلایەتیشی یەکلاییکەرەوە دەبێت بە نسبەت کاریگەری ئەم ویلایەتە لەسەر سایکۆلۆجێتی دەنگدەرانی ویلایەتەکانی تر بە تایبەتی ویلایەتی چوارەم کە ویلایەتی نیڤادا دێ و دواتر ویلایەتەکانی تر کە لە یەکی سێ نزیکی چواردە ویلایەت بەیەکەوە لە ڕۆژی سێشەممە کە پێی دەڵن سوپەر چیزدەی دەنگ دەدات. ئێستا ئەم
هەڵبژاردنانی ناوخۆیی وەلو پرۆسەیەکی زۆر ئاڵۆز و زۆر دوورودێژە ڕۆی لە یەکی دوو دەستی پێکردو تا چواردەی 6 بەردەوام دەبێت بۆ یەکلایکردنەوەی کاندیدی هەم کۆمارەکان هەم دیموکراتەکان کە لە کۆتاییدا بەرامبەر یەکتر لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا دەوەستن. لە ئێستادا هیلاری کلینتن پێشبینی دەکرێت لە ویلایەتی کارۆلاینای باشوور سەرکەوتن بەدەستبێنێ بەهۆی ئەوەی هیلاری کلینتن وەکو دەوترێت بە درێژە پێدەری سیاسەتەکانی ئۆباما چ لە ئاسی دەرەوە هەروەها چ لە ئاسی ناوە دادەنرێت. ئۆباماش لە ئێستادا شتابێتێکی زۆری هەیە بەس بە هێشێک لە سەرۆکە سەرکەوتوەکانی ویلایەتەکانی ئەمریکا ناو دەبرێت لەبەر کۆمەڵە چاکسازی لە ماوەی ئیدارەی ئۆباماکە کردوەتی لەوانە گەشەی ئابووری کەمکردنەوەی ڕێژەی بێکاری هەروەها دابینکردنی بیمەی تەندروستی بۆ زیاتر لە 18 ملیۆن کەس کە پێشووتر بیمەی تەندروستیان نەبوو. بە شێوەیەک لە شێوەکان هیلاری دەوێت بەم خەتەی ئۆبامادا بڕواتەوە هەروەها بۆ ئەمەش بۆ ڕاکێشانی زیاتر سەرنجی کۆمەڵگای ئەمریکیەکانە کە لە سەداتی هەمشەر هیلاری کلینتن نەیتوانی سەرکەوتن بەدەست بهێنێت. بەڵێ لە ویلایەتی نیو هامشەر لە ڕووی جغرافیاوە تەنیشت ویلایەتی ڤێرمۆنتە. ویلایەتی ڤێرمۆنتیش ویلایەتی بێرنی ساندەرس خۆیەتی لەبەرەوە زۆرێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە بردنەوەی بێرنی ساندەرس لە ویلایەتی نیو هامشەر گرنگێکی ئەو تۆی نییە کە ویلایەتێکی دراوسەی ویلایەتەکەی خۆیەتی کە ویلایەتی ڤێرمۆنتە. بەڵام لە کێدە سەر ویلایەتەکانی تر بە تایبەتی ئەو ویلایەتانی کە لە ڕووی جغرافیەوە دوورن لە ویلایەتەکەی بێرنی ساندەرس کە ڤێرمۆنتە چاودێران پێیان وایە پێشبڕشیەکە تونتر دەبێت بۆ بێرنی ساندەرس بەهۆی ئەوەی کە هیلاری کلینتن ئەزمونێکی سیاسی دوور و درێژی هەیە 8 ساڵ خانمی یەکەمی ئەمریکا بووە 8 ساڵی تر سیناتۆری ویلایەتی نیویۆرک بووە 4 ساڵ وەزیری دەرەوە بووە و ئێستاش پشگیریەکانی بۆ ئۆباما و هەروەها درێژەپێدانی ئەو سیاسەتی کە ئۆباما دەمانەوەی بزانین لە ئێستادا پێشبینیەکان ئەمە وای کردووە زۆرێک بۆ بەردەوامی هەڵبژاردنەکان بۆ ئەنجامەکان لە ویلایەتەکانی تر بۆ کۆمارەکان و بۆ دیموکراتەکان. بەڵێ بۆ کۆماریەکان پێشبینی دەکرێت دۆناڵد ترامپ کە بازرگانێکی شاری نیویۆرکە لە 36 دەنگەکانی ویلایەتی کارۆلاینای باشوور بەدەستبێنێت. دوای ئەوە تێد کروزیە کە لە 120 پێشبینی دەکرێت دەنگی کۆمارەکان لە ویلایەتی نیو هامشەر بەدەستبێنێ. لە ویلایەت هەم هەر عفومکەن لە ویلایەتی کارۆلاینای باشوور پێدەچێت وەکو پێشبینیەکان هەیە هیلاری کلینتن لە پێش بێرنی ساندەرزەوەی بە 6 پوینت لە 145 بۆ هیلاری و لە 139 پێشبینی دەکرێت کە دیموکراتەکان دەنگ بدەن. بەڵێ سپاس بۆ هونەر ئەنوەر پەیامنێری نارتی لە واشنگتنەوە. یادکردنەوەی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی و کردنەوەی سنتەرێک لە شاری کەرکووک بە ناوی خۆمەینیەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا ڕەخنەی بەشێک لە هاوڵاتیانی لێکەوتەوە بە تایبەتی دوای ئەوەی بەشێک لە بەرپرسانی باڵای یەکێتی و گۆڕان لە سلێمانی بەشداریان لە یادەکەدا کرد. در اتحاد و یگانگی همه مردم می‌دانستند. یادکردنەوەی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی و کردنەوەی سنتەرێک لەو ڕۆژەدا بە ناوی خومەینیەوە لە شاری کەرکووک کاردانەوەی جیاوازی لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانی کوردستاندا لێکەوتەوە. بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە سەرسوڕمان و تەنزەوە وێنەی ئەو یادیان لە سلێمانی بڵاو کردەوە کە هەر یەکە لە بەرپرسانی باڵای یەکێتی و گۆڕان ئامادەبوون و ڕەخنەی ئەوەش دەگرن کە ئێران وڵاتێکە مافی کوردی کوردستانی ڕۆژهەڵات پێشێل دەکات و ساڵانە چەندین گەنجی کورد لە سێدارە دەدات بەو هۆیشەوە سەرزانشتی ئەو لایەن و کەسایەتیانە دەکەن کە ئامادە یادەکە بوون. بەشێک لە هاوڵاتیان پرسیاری ئەوەش دەکەن بۆچی ئەو یادە تەنها لە سنووری دەسەڵاتی یەکێتی و گۆڕان دەکرێتەوە و لە شاری هەولێر و دۆک ناکرێتەوە. هاوکات هیچ بەرپرسێکی حکومی و حەزبی پارتی ئامادەی ئەو یادە نەبوون کە بە بۆچوونی ئەوان نزیکایەتی یەکێتی و گۆڕان لە ئێران و پارتی لە تورکیا دەردەخات. هاوکات بەشێک لە چاودێرانیش یادکردنەوەی ساڵانەی شۆڕشی ئیسلامی ئێران و بۆنە نیشتیمانیەکانی تورکیا و ئەمریکا و یادی لە دایکبوونی شاژنی بەریتانیا هەموو ئەو بۆنە نیشتیمانیانەی باڵوێزخانە و قونسوڵگەری وڵاتان بە چالەکی دیبلۆماسی وەسف دەکەن و پێیان وایە بەشێکە لە دۆستایەتی ئیقلیمی و جیهانی لە هەرێمی کوردستان. لە مسر چالاکیەک لەلایەن خوێندکارانی کوردەوە بەڕێوە چووە بۆ ئەو هاوڵاتیانەی کورد کە لە دەریای ئیجەدا خنکاون. سەنگەر سید قادر پەیامنێرمان لە قاهیرەوە زانیاری زیاتری لە ئەسلااو لێبێ سەنگەر زانیاری زیاتر لەبارەی چالاکیەکەوە.
بەڵێ شوان ئەمڕۆ خوێنکارانی کورد لە مەسر لەسەر کەناری دەریای سپی ناوەڕاست و لە شاری ئەسکەندەریەی مەسر گردبوونەوەیەکیان ئەنجامدا ئامانج لە گردبوونەوەکە لەلایەک وەک ناڕەزاییەک بوو لە بەرامبەر ئەو بارودۆخە ئابووری سیاسی کە ئێستا کوردستانی پێدا تێپەڕ دەبێت هەروەها لەلایەکی ترەوە بڕێنی موچەی فەرمانبەران و کەمکردەوەی موچەیان و هەروەها نەدانی موچە بۆ چەند مانگێک چونکە شوان بەشێک لەو خوێنکارانەی کە لێرن واتە لە چوارچێوەی پرۆژەی تواناسازی داهاتوون یاخود ئەو کەسانن کە فەرمانبەرن و لەسەر موچەکەیان هاتوون بەڵام چەند مانگێکە موچەکەیان پێنەدراوەمە لەلایەک و ئامانجێکی تری ناڕەزایەتێک ئەو گردبوونەوەیە وەک ڕێزلێنانێک بوو لە بەرامبەر ئەو قوربانیانی کە لە ئیجەدا خنکاون هەروەها وەک هێما وەک ڕێزگرتنێک بۆ قوربانیانەی کە لە ئیجەدا خنکاون چەپکە گوڵیان لە کەناری دەریاکەدا دانا و هەروەها بەیاننامەیەکیان بڵاو کردوێتەوە لە بەیاننامەکەدا ئاماژەیان بەوە کردووە کە ئەوان تێدەگەن و هەست دەکەن کە ئەو بارودۆخە سیاسی و ئابووری کە ئێستا لە کوردستاندا هەیە بەشێکی کەمی پەیوەندی بە و گۆڕانکاری سیاسیانەوەی هەیە لە ناوچەکەدا و بەشی هەرە زۆری پەیوەندی بە ناوکۆکیە ناوخۆیەکانەوە هەیە هەروەها ئاماژەشیان بەوە داوەکە پێویستە حکوومەتی هەرێم سوود لە ئەزمموی خوێنکاران وەربگرێت بە تایبەتی ئەو خوێنکارانی کە لە ئێستا لە قۆناغی ماجستێر و دکتۆرادان هاوشێوەی ئەو وڵاتانەی ترگە لە ڕابردوودا بە قەیرانە تێپەڕیون و بە شێوەیەکی سەرکەوتوتوانیویانە قەیرانەکە تێپەڕێن بە هاوکاری خوبەرا و شارەزایانی دەرەکی یاخود شارەزایانی ناوخۆوەی خوێنکاران داواکاری ئەوە بوون کە حکوومەت بتوانێت سوود لەو خوێنکارانە وەربگرێت کە ئێستا لە قۆناغی ماجستێر و دکتۆرادان و لێکۆڵینەوەکانیان تایبەتە بە بواری ئابووری و بە چارەسەرکردنی قەیرانە دارایەکان. بەڵێ سپاس بۆ سەنگەر سید قادر پەیامنێری ناوتی لە قاهیری پایتەختی مسرەوە. وچانێک و بەردەوامی لەگەڵتان. لە پەیامنێرانەوە بە سپۆنسەری شیری ئاڵتونسا، ڕێکان گروپ، گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە. بەڕێبەری ئاژانسی پاراستن و زانیاری پاراستن ڕایگەاند هەریەک لە مەسعود بارزانی و شورا مستەفا دەتوانن دۆخی ئێستاریمی کوردستان ئاسایی بکەنەوە. نەزت حالی لە نووسینێکدا کە لە هەژماری تایبەتی خۆی لە فەیسبوک وڵاوی کردوێتەوە نووسیوێتی بارزانی و شورا مستەفا ئەو دوو کارەکتەرە سیاسیان کە دەتوانن دۆخەکە زۆر بە ئاسانی ئاسایی بکەنەوە و پێکەوە دەتوانن وەک سەردەمی ڕاپەڕین لەگەڵ گشت لایەنە کوردستانەکان لە یەک بەرەی نیشتیمانیدا کۆ ببنەوە بۆ شادبوون و گەیاندنی گەلی کوردستان بە دەوڵەتی سەربەخۆ. نەزت حالی کە ئەندامی سەرکردایەتی پارتیشە لە بەشێکی دیکەی نووسینەکەیدا ئاماژەی بۆ داوە کە ملیانەی ئێستای نێوان پارتی و گۆڕان لە ڕووی قەبارەی زیانی گیانی و مادیەوە بەراورد ناکرێت بە ناکۆکی نێوان پارتی و یەکێتی یاخود جەلالی و مەلایی لە شەستەکانی سەدەی ڕابردوودا. لەگەڵ ئەوەشدا بەرژەوەندی نیشتیمانی وای کرد هەردوو لایەن سازش بۆ یەکتری بکەن و ڕێک بکەونەوە. دوای دوورخستنەوەی سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی گۆڕان لە حکوومەت پەیوەندەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان گەرژی تێکەوت و لا ڕاگەیاندنەکانەوە هێرشیان کردە سەر یەکتر. سەرۆکایەتی کۆماری عێراق بێ سەرشێنبوونی سێ پاسەوانی لیوای یەکی پاسەوانی سەرۆکایەتی دووپات کردەوە و دەڵێت لایەنەکان ئاگادار کراونەتەوە و بە دوواداچوون دەکەن. لە ڕاگەندراوێکدا سەرۆکایەتی کۆماری عێراق بێ سەرشێنبوونی سێ پاسەوانی دووپات کردەوە و ڕایگەیان پاسەوانەکانی لە کاتی تێپەڕبوونی ئۆتۆمبیلەکەیان لە ڕێگەی گشتی ناحیەی ئامرلی سەر بە قەزای دروستخورمات و دیار نەماون. ڕاگەندراوەکە ئاماژەی بۆش داوا لایەنە ئەمنیەکان و حەشدی شابی
ئاگادار کراون بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە و سەرۆکۆماریش بە شەخسی بە دۆدەچوون دەکات بۆ دۆزینەوەی ئەو پاسەوانانە. ئەفسەرێک و دوو پاسەوانی دیکە لە لیوای سەرۆکۆمار لەلایەن چەند چەکدارێکی نەناسراوە فڕێنراون و قایمقامی دۆستخورماتوش بێناڕتی ڕاگەیاند ئەو ئەفسەر و پاسەوانانەی لیوای سەرۆکۆمار خەڵکی کەرکووکن و لە کاتی چوونیان بۆ بەدەوام لە بەغداد لە ناحیەی ئامەرلی سەر بە قەزای دۆستخورماتوو فڕێنراون. ئەمریکا داوای لە حکوومەتی هەرێم کردووە زانیاریان پێ بدات لەسەر دۆخی ئابووری هەرێم و خەرجیەکانی. بەیان سامی عەبدوڕەحمان نوێنەری حکوومەتی هەرێم لە ئەمریکا لە لێدوانێکی تایبەتدا بۆ نارتی ڕاگەیاند هەوڵەکانیان لەگەڵ بەرپرسانی ئەمریکا و بەتایبەت کۆنگرێس بەردەوامە بۆ ئەوەی هاوکاری دارایی هەرێم کەن و تێبگەن لەوەی کە هەرێم تووشی قەیرانی دارایی گەورە بووە. ڕاشی گەیاند بەرپرسانی ئەمریکا دەیانەوێت زانیاریان هەبێت لەسەر ئابووری هەرێمی کوردستان و خەرجەکانی هێزی پێشمەرگە و خەرجی ئاوارەکان بۆ ئەو مەبەستەش داوای داتا و زانیاریان لێکردوون. نوێنەری حکوومەتی هەرێم لە ئەمریکا دەشڵێت دڵنیان لەوەی کە ئەمریکا هاوکاری دارایی هەرێم دەکات بەڵام نازانن هاوکاریەکە چۆن دەبێت. هاوکات دەنگی ئەمریکا بڵاوی کردەوە برێت مەکۆرک نوێنەری بارەک ئۆباما لە هاوپەیمانەتی نێودەوڵەتی بۆ شەڕی دژی داعش ڕۆژی چوارشەممە داوای لە کۆنگرێسی ئەمریکا کردووە کار بکات بۆ ئەوەی ئەمریکا هاوکاری هەرێمی کوردستان بکات لە ڕووی داراییەوە چونکە لەم کاتەدا پێشمەرگە شەڕی داعش دەکات. مهمة محاولات كان القال حكومة أمريكا وكونغرس think tank media القال هم بشت سركية أمريكا بوان ببايفين جا تبقهن عبوريا كردستان هال وضعكي قالك خراب دايا ومدفي أمريكا هاري كاريا مبكا أم جيشنا في قناغك حكومة أمريكا دراسة تتكيا داوای چەند معلومات کردنە الکردستانی دا معلومات و داتا دانەوان لەسەر ئابووریە کوردستانی لەسەر خەرجیاتێتمەش پێشمەرگەرەش ئاوارەرەش خەڵکی خوڕە ئەف معلومات مەهمت دانە حکوومەتە ئەمریکا ئەوێ دیراسەتێکەنە و پشت دیراسەتا خۆ ئەزا مطمئینم هاوکاریە مەکەنە بەس هەتانەها بڕاستە ئەم نزانن ئەو هاوکاری چ نەوع بێتە و چەند. سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە ئەو دوو شەهیدەی کە موچەی کەسوکارەکانیان بەرز کراوەتەوە کادری یەکگرتووی ئیسلامی کوردستان بوون و لەسەر داوای ئەو حەزبەش موچەکەیان بەرز کراوەتەوە. باپی زانێرەکان نێناڕتی نێچیروان بارزانی لە کۆبوونەوەیدا لەگەڵ نوێنەری ڕێکخراوەکان پرسیاری لێکراوە بۆچی موچەی بۆ کەسوکاری شەهیدێک بڕیوەتەوە و موچەی کەسوکاری شەهیدێکی دیکەشی بەرز کردوتەوە. لە وەڵامدا نێچیروان بارزانی ڕایگەیاندووە ئەو دوو شەهیدە کادری یەکگرتوو بوون و لەلایەن چەکدارانی داعشەوە شەهید کراون و شەهیدانەی ئاساییان هەبووە. بۆیە لەسەر داوای یەکگرتوو کراون بە شەهیدی سەنگەر و موچەکەیان بەرز کراوەتەوە. هاوکات خەلیل ئیبراهیم ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتوو بەیاناتی ڕاگەیاند ئەو دوو شەهیدا کادری یەکگرتوو بوون و ئەو داوایی یەکگرتووش لە ڕابردوودا کراوە. هەفتەی ڕابردوو ئێنارتی بڵاوی کردەوە کە سەرۆکی حکوومەتی هەرێم موچەی بۆ کەسوکاری شەهیدێک بە زیاتر لە ملیۆنێک دینار بڕیوەتەوە و موچەی کەسوکاری شەهیدێکی تریشی بەرز کردوتەوە. ئەمە لە کاتێکدایە کە حکوومەت پلانی کەمکردنەوەی موچەی هەیە. تەرمی دوو برا گەیەندرانە پزیشکی دادوەری ڕانیە و بەپێی زانێرەکانیش لەلایەن باوکیانەوە کوژراون. ڕێبوار قادر بەڕێوەبەری کارگەڕی پزیشکی دادوەری ڕانیە بە ئێنارتی ڕاگەیاند تەرمی دوو براکە لە پزیشکی دادوەری ڕانیە و ژمارەیەکی زۆر فیشک بە جەستەیانەوە بووە. ڕاشی گەیاند ئەو دوو برایی کە کوژراون یەکێکیان تەمەنی 18 ساڵە و ئەوەی تریان 23 ساڵە. ئەو کات لە ڕووداوەکەدا خوشکێکی دووبراکە بریندار بووە و ڕەوانەی نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی کراوە. تا ئێستا هۆکاری ڕووداوەکە نازانرێت و بەپێی زانێرەکانی نارتیش ئەو هاوڵاتیەی تۆمەتبارە بە کوشتنی دوو کوڕەکەی ئەفسەر بووە لە هێزەکانی پێشمەرگە. لە سەروبەندی ئەنجامدانی گفتوگۆکانی کۆنگرەی میونخدا هێزە سەربازەکانی سووریا و چەکدارەکانی حەزبوڵڵا خەریکە بە هاوکاری فڕۆکەکانی رووسیا نەخشەی هێز لە شاری حەلەب لە بەرژەوەندی ڕژێمی حکومڕانی سووریا و رووسیای هاوپەیمانی یەکلایی دەکەنەوە.
هاوکات پێشڕەوەکانی سوپای سووریا لە کاتێکدایە ڕەوشی مرۆیی لە حەلەب زیاتر ڕووی لە خراپی کردووە. 5 ساڵە باروت و ئاگر بەسەر شارەکانی سووریادا دەبارێت بەبێ ئەوەی دۆخەکە بکەوێت بەلایەکدا. لەسەر راستی سیاسیش دایان دیدار و دانیشتن و کۆنگرە بۆ دۆزینەوەی چارەسەرێک بۆ خەیرانی ئەم وڵاتە ساز کراوە کە دواترینیان جنێڤ 3 بوو. بەڵام ئەم کۆنگرەیە بەر لەوەی دەست پێ بکات لە ترسی شکستێنان هەڵپەسێدرا. بڕیارە ڕۆژی هەینی لە شاری میونخی ئەڵمانیاش کۆنگرەیەک هەر بۆ ئەو مەبەستە بۆ وڵاتانی پەیوەندیداری دۆسەی سووریا و شەڕی داعش ساز بکرێت. بەڵام چاودێران بە گومانن لەوەی بگاتان جامێکی دیاریکراو. پاشەوەی ئۆپۆسیۆنی چەکدار و هێزەکانی داعش و بەرەی نووسرا ڕژێمی سووریایان ڕاپێچ کردە سەر سپانتایەکی بەرتەسک لە خاکی دەوڵەتی سووریای جاران. ئێستا ڕژێمی حکومڕانی ئەو وڵاتە خەریکە بە یارمەتی فڕۆکەکانی رووسیا و حیزبوڵڵای لوبنان تۆڵەی خۆی دەکاتەوە لە ئۆپۆسیۆن و دەست بەسەر شاری حەلەبدا دەگرێتەوە. ئەو شارەی کە جاران پایتەختی ئابووری سووریا بوو بەڵام دواتر لەلایەن ئۆپۆسیۆنەوە ناونرا پایتەختی شۆڕش. بەرەو پێشوونەکانی سوپای سووریا لە کاتێکدا کە ڕەوشی مرۆیی لە حەلەب و لە سەرانسەری سووریا بەرەو داڕوومانی تەواوەتی دەڕوا و پەڕەیەکی نوێ لە خەموژانی قەیرانی سووریا تۆمار دەکات کە تا ئێستا خوێنی 400,000 کەسی سووریای تێدا ڕژاوە. 7,000 کەسی تریش لە سایەیدا گیانیان لەدەستداوە بەهۆی نەبوونی چارەسەر و خۆراکەوە. ئەمە جگە لە 1,900,000 بریندار. بەپێی توێژینەوەیەکی سەنتەری سووری بۆ توێژینەوەی سیاسی لە سایی ئەم جەنگەدا ناوەندی تەمەن لە ماوەی 5 ساڵدا لە سووریا لە 70 ساڵەوە دابەزیوە بۆ 55 ساڵ و 4 مانگ. کۆی زیان ئابوووریەکانی جەنگەکەش گەشتونەتە 255 میلیارد دۆلار. ئەمە جگە لە ئاوارەبوونی زیاتر لە 11 ملیۆن هاوڵاتی سووری. وڵاتانی ڕۆژاوا لە هەوڵدان رووسیا قایل بکەن دەست لە بۆردومانی شارەکانی سووریا هەڵگرێت بە تایبەت حەلەب. ئەویش لای خۆیەوە پێشنیازی ڕاگەیاندنی ئاگربەستی کردووە لە سەرەتای مانگی ئازاری داهاتووەوە. بەڵام چاودێرانی سەربازی پێیان وایە حەلەب ئایندەی شەڕ و ئاشتی لەم وڵاتە دیاری دەکا و هاوکێشەی هێزی پێوە پەیوەستە بۆیە تا چارەنووسی ئەم شار یەکلایی نەبێتەوە ئاگری شەڕی سووریا بە شێوەی کاتیش دانامرکێتەوە. ئێستا ناوچەکانی ژێردەستی ئۆپۆسیۆن لەو شارەدا لە ژێر گەماروێکی سەختی ئابووری و سەربازیدان بە جۆرێک دەستکەوتنی نانی وشک لەم ناوچانە زۆر ئەستەم بووە. ملیۆنێک لە دانیشتوانی شارەکەش بەبێ ئاوی خواردنەوە ماونەتەوە. سووریا گرە و لەسەر یەکلایکردنەوەی سەربازی دۆخی حەلەب دەکات بە کورتترین ماوە. بەڵام لەبەرەوەی سووریا بۆتە مەیدانێک بۆ شەڕی بە وەکالەتی هێزە نێودەوڵەتی و ئیقلیمەکان ئەستەمە بزانرێت ڕەوتی ڕووداوەکانی بەرەوکوێ دەڕوات. هەرچی لایەنەکانی ئۆپۆسیۆنیشە لەم وڵاتە هەست بە دڵشکان و بێئومێدی زۆر دەکەن لە ئیدارەی ئۆباما کە هیچ ناکات بۆ ڕاگررتنی هێرشی رووسیا. ئەمێزە چەکدارانە کە بە نیازی ڕووخاندنی ڕژێمی ئەسەد و دروستکردنی سووریایەکی دیموکراسی ڕاپەڕین ئێستا هەموو داوایەکیان کورد بۆتەوە بۆ باشکردنی ڕەوشی مرۆیی ناوچەکانی ژێردەستیان. بۆ ناساندنی ئەو تاوانانەی بەرامبەر ئێزیدەکان کراون و هەڵدان بۆ بە جینۆساید ناساندنی ئەو دۆسەیە لە پەرلەمانی وڵاتان و ناوەندە نێودەوڵەتیەکاندا لە ناوخۆی هەرێمی کوردستان هەوڵی کۆکردنەوەی بەڵگە و دۆکیومنت دەدرێت. لە ئێستادا بەشێک لە شارەزایانی ناوخۆ و دەرەوە کار لەسەر باشترین ڕێگە دەکەن بۆ کۆکردنەوەی بەڵگەکان. هێرشی داعش بۆ سەر شەنگال و ئاوارەبوونی هەزاران هاوڵاتی ئێزD دۆسیە ئێزدیەکانی کردە پرسێکی نەودەوڵەتی کە دواترینیان بڕیاری پەرلەمانی ئەوروپا بوو کە بڕیاریدا بە جینۆساید ناساندنی ئەو تاوانەی لەلایەن داعشەوە بەرامبەریان کراوە. لە ناوخۆی هەرێمی کوردستانیش لەلایەن چەندین ڕێکخراوەوە هەوڵی کۆکردنەوەی بەڵگە و دیکۆمنت لەسەر ئەو کەیسە دەدرێت تاوەکو پیشانی جیهان بدرێت بۆ بە جینۆساید ناساندنی. چەندین ڤیدیۆ و مقابلات لەگەڵ هەموو ئەو ڕزگاربوویەکانی ئەو بەتایبەت کچەکان چی سەر بە و کچەکان هەمویان هاتووە هەموو دۆکومنت کردووە دیسان ئەو کە داعش داگیری بەشێکی مازن لە دوو دەوڵەت کردووە. بەشێک لە شارەزانی ناوخۆ و وڵاتانی دەرەوەش پشتیوانی بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی ئەزیدیەکان دەکەن و دەڵێن دەبێت لە ڕێگەی خستنەڕووی بەڵگەکانەوە کار بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی کۆمەڵکوژیەکانی ئەزیدیەکان بکرێت و بۆ ئەو مەبەستە هەوڵ بدرێت باشترین ڕێگە بدۆزرێتەوە.
یەکلا بکرێتەوە و پێویستی بە بڕیاری ئەنجومەنی ئاسایش هەیە پێویستی بە حکوومەتی بەغدا هەیە هەندێک جار حکوومەتی بەغدا ئەتوانێت داوا بکات لە دادگای تاوانی نێودەوڵەتی بۆ ئەوەی کەیسەکە بێتە ئەوێ بەڵام ئەوانە من بە دووریە بینم چونکە عێراق ئەگەر وای کرد لەبێ ئەترافکە بۆی کە دادگاکان لە ناو وڵاتەکە لاوازە. بابەتەکەی من لەم پانێڵەدا لەسەر ئەوە بوو کە ئەکرێت ئەم ڕووداوە بە جینۆساید دابنرێت. پێم وایە بڕیاردانێک لەسەر ئەو کەیسە قورسە. من دەزانم ئەو ڕووداوە وەک ڕووداوی بۆستنەوەیە. بەڵام هەر قورسە بڕیاری کۆتایی لەسەر بدەین. و تاوانی مرۆڤایەتی چەند جۆرێکی هەیە. بەڵام ئەم کەیسە زۆر بەهێزە. شنگال 140 کیلۆمەتر لە شاری مووسڵەوە دوورە و دەکەوێتە سەر سنووری سووریا و چەکدارانی داعش دوای کۆنتڕۆڵکردنی شاری مووسڵ لە سەیئابی 2014 هێرشیان کردە سەر و نزیکەی 400,000 ئSD بۆ هۆیەوە ئاوارە بوون. هاوکات نزیکەی 6,000 کەس تاوانیان بەرامبەر ئەنجام دراوە کە 3,000یان لەوانە گیانیان لەدەستداوە و 3,000یشیان کە زۆربیان لە ژن و منداڵ پێکدێن لای داعشن. هەرچەندە لە 13 تشرینی دووەمی 2015 شنگال لەلایەن هێزە کوردیەکانەوە کۆنتڕۆڵ کرایەوە بەڵام تا ئێستا دۆخی ناوچەکە لەبار نییە بۆ گەڕانەوەی دانیشتوانەکەی. کارزان تارق NRT سلێمانی. خێزانێکی حەوت کەسی لە کەرکووک لە کۆتایی ساڵی ڕابردوودا 5 ئەندامی خێزانەکەیان بەهۆی نقمبوونی بەلەمەکەیان لە دەریای ئیجەدا خنکان و منداڵێکی 2 ساڵانە لەو کاتەوە بێسەرشوێنە. لەیلا کە تاکە ڕزگاربووی خێزانەکەیە داوا لە حکوومەتی هەرێم عێراق دەکات زیندوو بێتیان مردوو ئەیوبی کوڕی بۆ بگەڕێنەوە. لەیلا چاوی لەسەر دەرگای حەوشەکەی هەڵناگرێت و بەردەوام چاوەڕێی زەنگی مۆبایلەکەیەتی تا هەواڵێکی کوڕە 2 ساڵانەکەی پێبگات. لەیلا و هاوسەرەکەی و 4 مناڵ و برای هاوسەرەکەی ساڵی ڕابردوو ڕێگەی دووری هاندەرانیان گرتەبەر بە ئومێدی ئەوەی گوزەرانێکی باشتریان هەبێت. بەڵام زۆری پێنەچوو چیرۆکی لەیلا و خێزانەکەی بوون بە چیرۆکی ئەو دایان خێزانەی کە لە دەریا ئیجەدا خنکان و بێسەر و شوێن بوون. کچەکەم خنکە لە باوش کچەکەم هەشتوانگە کوڕەکەشم ئاینە کۆتە ئاوکە گرتمەوە ئەو دوانەکەی ترم هیچ ئاوەکەیانی برد مامەکەشیان لەگەڵم بۆرە هەواریە کرد. لەیلا لە خێزانێکی حەوت کەسیەوە تەنها خۆی لە دەریا ئیجا ڕزگاری بووە و گەڕاوەتەوە. 4 ساعت نەئاوەکە مامەوە کچەکەشم لە باوشم بوو. اینجا دوای یۆنانی ئەوانە هاتن دەرمانیان کرد. دوای تێپەڕبوونی چەند هەفتەیەک تەرمیسیان لە مناڵەکانی لەیلا و مێردەکەی و مامی مناڵەکانی گەڕێنرانەوە بۆ کەرکووک و بە خاک سپێردران. بەڵام لە مانگی 12 ساڵی ڕابردووەوە تەرمی ئەیوبی 2 ساڵانی کوڕی نەدۆزراوەتەوە. تا ئێستا هیچ خەبەرێک نییە چی کەس لەگەڵ ئێمە خنکە هەمووی ئەو دەقێ دەرکرا بەس ناز ئەو کوڕێ من نازم لە بن ئاوە شەپۆل بردێتی بەرەو تورکیا ئەخە و جە شەپۆل دەستی پێ کرد بۆ ناو بەحرەکە بردمانی بیلاکسی کردەوە ئتر نازانم چی لێ هاتووە ئەگە مردی بێتش بەس بۆم بێنەوە هەچ کەسێکە. لەیلا بە چاوی پڕفرمێسکەوە داوا لە حکوومەتی هەرێم و عێراق دەکات بە زیندوی بێت یان بە خنکاوی ئەیوبی کوڕی بۆ بگەڕێنەوە. ئەترسمەڵم دەبێت سەلای چێبێ هیچ عەزیەتی بدا ئایا برسی بێ ئاەتینی بە ئایا نەخۆشە ئەشەترسم لە بن بەحر بێ دڵم هەزار ڕێکە شەو تا بای ناخۆم ئەگەر مساعدەم بکەن خێرتانەگە لەم قەناتەوە بۆی هاوارەکەم بۆ یەکێ مساعدەم بکە کوڕەکەم بدۆزێتەوە بەشکم ئەوە مابێ بەس لەگەڵ داشم بژەم لە دنیا. لەیلا چاوی لەسەر شاشەی تەلەڤیزۆنەکەیەتی و بە دیار هەواڵەکانەوە دۆشدا ماوە بەڵکو هەواڵێکی لەبارەی کوڕەکەەوە دەستکەوێت. داواکاریم هەچ کەسی یارمەتی مەدا مەمنونم لە ڕێ ئەم کەناڵەوە بەس ئەوە دە کوڕەکەم بۆ بدۆزنەوە ئایا مردووە یا ماوە وەڵڵا خێرتانەگا بەخوا سدڵم تەمین ئەوانەی تر لە من خۆڵن ئەزانم کەکە عەزیەت نادرێن بەس دڵم لای ئەم کوڕەیە.
ئەوەی لەیلای نیگەران کردووە ئەیوبی 2 ساڵانە چونکە دوای نقمبوونی یەختەکەیان تەرمی سەرجەم خنکاوەکان دۆزراونەتەوە بەڵام ئەوە زیاتر لە 2 مانگ تێپەڕی تا ئێستا تەرمی ئەیوب نەدۆزراوەتەوە لەیلا لە خەمی ئەوەدایە کە جارێکی تر ئەیوبی کوڕی نەبینێتەوە چونکەوە خۆی ئەڵێت بێکەس ماوەتەوە و کۆتا ئومێدی ئەو کوڕێتی کە هیچ سۆراخێکی نازانێت ڕۆکان جاپێناڵتی کەرکک دەست بۆ بدۆزنە خێرتانەگە بە قوربانتان هەچ کەسێکە ئەیدۆزێتەوە گرنگترین ناونشانەکان سکرتێری پەرلەمانی کوردستان ڕایگەیان دروستکردنی لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت کات بە فیڕۆدانە و دەڵێت کاراکردنەوەی پەرلەمان 5 خولەکی دەبێت سەرۆکایەتی کۆماری عراق بێسەروشێنبوونی 3 پاسەوانی سەرۆک کۆماری پشتڕاست کردەوە و دەڵێت بە دوواداچوونی بۆ دەکەن عەبادی ڕایگەیان دەیانەوێت ئەم ساڵ کۆتا ساڵی داعش بێت لە عێراق و هەموو ناوچەکان کۆنتڕۆڵ بکەنەوە سعودی ڕایگەیان تا بەشار ئەسەد لە دەسەڵاتدا بمێنێتەوە داعش لە ناو ناچێت و بەشار ئەسەدیش دەڵێت سوور لەسەر کۆنتڕۆڵکردنەوەی بست بە بستی خاکی سووریا وەک هەمیشە زانیاری زیاتر لە NRTTV.com هەر لە خۆشیدا